وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی ڕزگاربوونی لە گازندەی ئاشکرابوونی پرسیارەکانی پۆلی 12 ئامادەیی و پرۆسەی کڕین و فرۆشتن بۆ پرسیارانەوە ڕێکاری جۆراوجۆری گرتەبەر بەتایبەت بەکارهێنانی پەنجەمۆر بۆ هەر قوتابیەک. بەڵام هەڵا ڕێزمانی و ڕێنووس و پرسیاری دەرەکی و قورسی واڵۆزی پرسیارەکان ناڕزایەتێکی بەرفراوانی لای قوتابیان دروست کردووە. بە جۆرێک هیچ ساڵێک هێندەی ئەمساڵ ناڕزایی و خۆپیشاندان ڕۆبەڕووی وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ئەزموونەکان نەبووەتەوە. لە هەرێمی کوردستان سەرپەرشتیارەکان پرسیاری تاقیکردنەوەکانی پۆلە کۆتاکان دادەنێن کە زۆرینەیان زیاتر لە 10 ساڵە وانەیان نەوتوێتەوە و لەگەڵ پرۆگرام و قوتابی مامەڵەیان نەکردووە و بەرکەوتنی ڕاستەوخۆیان نییە. قوتابیان و مامۆستایانیش پێیان وایە قۆرخکردنی دانانی پرسیار لەلایەن سەرپەرشتیارەکانەوە گرفتێکی گەورەی پرسیاردانان و هۆکاری دروستبوونەوەی ئەم هەموو هەڵەیە کە ساڵانە دووبارە دەبێتەوە. خۆی لە ڕاستیە هەڵە گەورەکە ئەوەیە کە کەسانێک پرسیاردانن هیچ شارەزاییانتیانی و ماوەیەکی زۆرە بەرکەوتنیان لەگەڵ قوتابیانە نییە. ئێوە کە شارەزای منهەجەکەتان نەمابێت کە ئێوە بەڕاستی کەسی زۆر بەهرەمەند مامۆستای زۆر بەتوانامانێ بۆ ئەوان پرسیارەکان دانەنێن. بۆچی ڕێگە بە کەسانی تازەنیان بێنە ناو بازنەی کارەکەوانێ؟ بۆچی ئیلا ئەبێ هەر خۆیان لەبەر کەمێک قازانجی مادی زۆر کەم؟ بەڕاستی پێویستە کەسانی شارەزا بن پرسیارەکاندا. ئەمە باجی هەڵی ئەوانە ئێمە ئەیین. کێشەکە ئەوەیە ئەم پرسیارانە یعنی کێشەی متمانەیە کاکە، کێشەی متمانە، یعنی خۆیان لەناو خۆیانە متمانە ڕەنگە ئەوە نەبێت کە بۆنە ئەم پرسیارە با لیژنێکی پسپۆر ببینێ چەندی جا پیادەچوونەوەی پیا بکرێت خۆ عیبە نییە. بەڵام ئەم شتانەی تر یعنی ساڵ بە ساڵ ڕەنگە مەزاجی کەسەکە فەرق بکە. لە ژنا پرسیارەکانی ئەم ساڵ تۆ معقول نییە کوردی خۆیان بە قسەی بەڕێوەبەری گشتێڵێ 49 هەڵەی ڕێزمانیتە ێ باشە مامۆستایەک دایناوە کاکە. یعنی کێشەکە ئەوەیە ئەو وردبینیە ناکرێت، وانی وردبینی لە شتێک وەکو چۆن گەندەڵی لە هەموو سەکتەرەکانیترایە لە پەروەردەشە پڕە لە گەندەڵی کاکە. پرسیاردانەر پێویستە یەکێک بێت کە بەردەوام و ڕۆژانە ڕاستەوخۆ بەرکەوتنیە بێ لەگەڵ منهەجە لەگەڵ تەلەبەیە بزانێت تەلەبە چیەکات چۆن سەیریان منهەجەکە کام پرسیارە گرنگە کام پرسیارە عیلمیە. کاکە کام پرسیارە بۆ من بۆ زانکۆ مهمە. من ئەچمە هەندەسەی مەدەنی بۆ نمونە کام پرسیارە بەکەڵکمیە لە بیرکاریە، کام پرسیارە لە بەکەڵکمیە لە فیزیایە، ئەچمە توبی سەیدەلیە کاکە کام پرسیارە لە کیمیا بەکەڵکمیە. تۆ سەرپەرشتیارێکی هێناوە هەر عیلمەکەشی تێگیاوە برا وەڵی لە عیلمیشا بواقینە بەس ئەمە کۆمەڵێشتە عیلمەکە خۆی تەکفیرە دەکا، عیلمەکە خۆی نەفرەتی لێکا دوای ئەمانە بۆ مێژووە مێنێتەوە. هیوادارم ئەمانە بۆ تەلەبەکانی دوای ئێمە چارەسەر بکرێ و بۆ ئێمەش حەقمان بۆ بکرێتەوە. کراوەکەواتە سەرپەرشتیار نابێت بە هیچ جۆرێک کە سەرپەرشتیارێک بێ بەرکەوتنی نییە هەتا ئەو شەوە ئەو ڕۆژەی کە پێڵێن فەرموو پرسیارمان بۆ دانێ بەرکەوتنی نییە لەگەڵ من هەتا بۆچی پرسیاردانی فەرموو ئەوە نەنگیەکە دەرکەوت لە ئیمتیحانی کوردیە مامۆسایە گوشەی بە یەکجاریە ناوەوە کە لە کتێبی 2006 13 ساڵ لەمەوە پێش. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش کە ڕێکخراوەکەی ساڵانە بەهۆی کردنەوەی خولی سەرکەوتنی هاوینە و زستانەوە بەرکەوتنی لەگەڵ هەزاران قوتابی پۆلە کۆتاکان هەیە دەڵێت پرسیارەکانی پۆلی 12 لەگەڵ ڕێسا زانستیەکانێک ناگرێتەوە و ناکرێت کەسێک پرسیار دابنێت کە لە ئاستی زانستی و بارودۆخی قوتابیان شارەزانە بێت. ستانداردی پرسیاردانان بریتیە لەوەی کە ئەبێ پرسیار سێ شێواز بێ. شێوازێکیان هەموو قوتابی بیزانێ، شێوازێکیان پێوترێ ناوەندی کە کۆمەڵێک کە زانێ کۆمەڵێک نازانێت، شێوازێکی تریشی بەشێکی کەشی بریتیە لەوەی کە تەنیا قوتابێ زیرەکەکان نەزان بۆ ئەوەی کە پێوەر دەرکەوێت چێ زیرە کە چێ زیاتر سعی کردو ئەوەی نمری زیاتر بێن. بەڵام بەداخەوە کە تێبینی پرسیارەکانەکەین لە هەرێمی کوردستان ئەمە نابینین کە ئەمەش بە دڵنیایی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لیژنەی پرسیاردانان لە هەرێمی کوردستانە لیژنەیەکن دوورن لە مەزاجی قوتابی خوێنکار، دوورن لە قوتابخانەکان، دوورن لەوەی کە چۆن وانەکان ئەوترێتەوە ڕەوشی پەروەردە لە چ ئاستێکە لە هەرێمی کوردستاندا. بۆ وەرگرتنی ڕای وەزارەتی پەروەردە پەیام پەیوەندی بە ئاوتەبێژی وەزارەتەوە کرد، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەوە پەیوەندی بە لیژنەی ئەزموونەکانەوە هەیە هیچ لێدوانێکی نەدا. کەریم دزەیش سەرۆکی لیژنەی باڵای ئەزموونەکان وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. باوتەی مامۆستایان لیژنەکانی دانانی پرسیار و سەحکردنی پرسیارەکان لەسەر بنەمای خزمایەتی و حیزبایەتی بووە. جیا لەوەش بەهۆی ئەوەی کە پاداشتێکی مادی هەیە سەرپەرشتیارەکان بۆ خۆیان قۆڕخ کردووە و مامۆستا جگە لە پێدانی پێشنیار هیچ ڕۆڵێکیان لە دانانی پرسیارەکان نییە کە مامۆستای وا هەیە زیاتر لە 14 ساڵە مامۆستای پۆلی 12 ئامادەییە و وانەیەک دەڵێتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.